31 ساڵ لەمەوبەر و لە بەرەبەیانی 11,000 خەڵکی قەڵاومنارە بە یاوەری و بە پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان هێریشیان کردە سەر دامودەزەکانی حەزبی بەعس و لە ماوەی 3 کاتژمێردا تاوی شارەکە لە ڕژێمی حەزبی بەعس پاکرایەوە. ڕاپەڕینی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە دژی حەزبی بەعس لە بەرامبەر نادادی و سەرکوتکردنی دەنجی ئازاد و چەوساندنەوەی میلەت بوو. ئەمە قسەی ئەو پێشمەرگانەیە کە بەشداری ڕاپەڕینی شاری هەولێریان کرد. ئەمە ڕاپەڕینمان لە دژی زولم و زۆرداری حەزبی بەعس کرد، لە دژی نەعەداڵەتی کۆمەڵایەتی کرد، لە دژی ئەوەمان کرد ڕۆژێک لە ڕۆژان برین کوردین هەین قەومێکی سەربەخۆین. ڕاپەڕینمان لە بۆ ئەوەی کرد کە ڕاپەڕینمان کرد بۆ ئەوە بوو بۆ ڕزگارکردنی میلەت لەو زۆر و ستەمەی کە هەبوو کە ڕژێمی فاشی بەعس دەستی بەسەر هەموو جومگەکانی دەسەڵات داگرت بوو و میلەت بە هەموو شێوەیەک دەچەوساوە، دەکوژرا، ئیعدام دەکرا، هیچ شتێک لەدەست خۆمان نەبوو بەڕاستی. بۆ ئەومان بوو ڕزگار بین بەڕاستی، بۆ ئەومان بوو سەربەخۆ بین، بۆ ئەومان بوو لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە هەموو بوارەکان ئێمە سەربەخۆ بین بەڕاستی. لە پێناو وڵاتی خۆمان، لە پێناو سەروەری وڵاتی خۆمان، لە پێناو بەدیهێنانی ژیانێکی خۆشتر بۆ خەڵکی وڵاتی خۆمان، خەڵکی کوردستان تێدەکۆشان و هیچ شتێکمان نەداهاتە بەرچاو لە هەموو لەسەری هەمووشان و گیانی خۆمان. دوای 31 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی کوردی ئەوانەی بەشدار بوون لە ڕزگارکردنی هەولێر لە چنجی حەزبی بەعس بە نیگەرانیەوە دەڵێن دیکتاتۆرێکمان ڕوخاند، بەڵام ئێستا بەدایان دیکتاتۆر حکوممان دەکەن و هەمان نادادی و ستەمکاری سەردەمی حەزبی بەعس دەبینینەوە. ئەوەی ڕاپەڕینمان کردیە بڕۆ تەماشایان کە ئەمە لەو ڕۆژانەی مەعاش دێ هەر هەمویان دەبینم ئەو پێشمەرگە دێرینانەی بەشداری ڕاپەڕینیان کرد و ئەو ڕۆیان دروست کرد. ئێستا هەمووی پیر و پەکەوتەیە یان شەهید بووە یان سەقەت بووە یان ددانێک لە دەوی دانیمایە بڕوا بکە یەک منداریشیان لەو حکومەتە لە بۆ دانامەزرێ، یەک نەوەیان لە بۆ دانامەزرێت، هەیتیان نیتیان معاشەشی خانە نشینی ئەویش ئەو بە خۆت دەزانی هەر بە دوو ماگانجارێک یان بە لێبڕی نامنازم بچ بۆ بە تووشی ئەو بەزمایان کردین لەبەر ئەوەی زۆر پشێمان بوونەوە خۆزگا ئەو وەزعە نەبایە هەر وەکو جاران دیکتاتۆرێک حکمی کردبانە نەکدان دیکتاتۆر ئێستا خوێنمان دەمژن. نەخێر بەداخەوە زۆر بەداخەوە ئەوەی ئێمە سەیری دەکەین ئێستا خانەوادەی شەیدەکانمان هەمووی وەگوتنی بێزارن لەو بار و زروفەی ئەوانەی کە ڕاپەڕینیان کرد پێشمەرگە دێرینەکان ڕێخستنە دێرینەکان کە ئێستا لە ژیان ماون هەمویان نامرتاحن بە وەزعی بەداخەوە لەبەرەوەی ئێمە خۆتان دەزانن ینی ئەو دەسەڵاتێک کە هەمانە بەداخەوە کە ئەمە تەمەنامان دەکرد دەسەڵاتی کوردی بێ ئێمە ڕزگارکە و بار و زروفێکی خۆش بۆ خەڵک گوزرانی خەڵک خۆشکاتن. تەمەشا دەکەین بەڕاستی ناداتەپەروەری هەیە، نائەدالەتیشی زۆر هەیە لە هەموو جومگەکان، جیاوازی هەیە لە ژیانی و بار و گوزەرانی خەڵک، ینی خەڵک لە ناومێدی دەژی ئەو ئومێدێکی خەڵک ئەو کاتە هەی بوو ئەو ئومێدە نەمایە ئێستا بەداخەوە. ئاخر کارەساتێکی زۆر گەورەیە کەسێک کە ڕژێمی بەعس باوکی کوشت بێ کوڕە شەهید بێ لافتەیەک بەرز کاتەوە برێ بەعس لە ئێوە باشترە. ئەوە بەڕاستی کاتی ئەوەی ئێمە ئەو پرسیارە جواب دەینەوە بۆ بەعس لە ئێمە باشترە، پرسیاری منداڵە شەهیدەکە بدەینەوە، پرسیاری تاکانی کوردستان بدەینەوە، پرسیاری گەنجان و لاوان و هەموو توێژەکانی کۆمەلگای کوردستان بدەینەوە. نەخێر بەعس لە ئێمە باشتر نییە، بەڵام ئەوە سیستەمێکی حکومڕانیە کە نەیتوانیوە ئاواتەکانمان بێنێتە دی. چاودێرانی سیاسی پێیان وایە ئەم جۆرە حکومڕانی دەسەڵاتی کوردی مەترسێکی گەورەیە لەسەر نهێشتنی متمانە و ئینتیمای نیشتیمانی، بۆیە ئەگەر دەسەڵاتداران واز لەم بێباکیە نەهێنن بەرامبەر بە میلەت لە چەند ساڵی داهاتوو هەرێمی کوردستان بەرەو حکومڕانیەتێکی ژێردەستەی بێگانە دەچێت. هەژارەنەوە شار پرێس هەولێر.